دووهەمەڵێ معلومیشە لەسەر چی لە ئێران دەربازیان کردی. هەموو ئەمانە ئەزانین. بەڵام تۆ ئێستا لەوێ بەداخەوە دەست بەسەری کە من پێم خۆشە ئازاد بیت، ئەگەر چی معلومە لەسەر چی دەست بەسەری، معلومیشە لەسەر چی کوردستانت بەجێهێشت، معلومیشە لەسەر چی لە ئێران دەربازیان کردیت، هەموو ئەمانە ئەزانین. ئێبرانی بەڕێزم جا من بۆ ئەوانەی دەوروبەری کاک مەلا بەختیار و تەمە بۆ مەلا بەختیار خۆشی، چونکە هەروکوتم یعنی من پێویستە زۆر صادق بم لەگەڵیە و پێغەمبەری خۆش عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ الرائد لا يكذب أهله. بەڕاستی زۆر عیبشە یەکێک هەڵکەوتە بێ دوای درۆ بکا لە پێناوی خۆی، ئەوە عبودیەتی ذاتی خۆیەتی. ئێمەش کە مسڵمانین و خوا ئەبەرستین بەڕاستی مەفروزە لە جاذبیەتی نەفسی خۆمان دەرچوو بین. بۆیە یعنی ناشم بەو عیسمەتەش یعنی وا بزانم کە هیچ مناصری نەفسی خۆشم ناکەم، هەوا هۆسی هەر تێکەڵە بێت. بەڵام من ئەڵێم لەسەر چی لە ئێران دەربازیان کردیت، بەخوا برا دەربازیان نەکردم و تەسلیم بە کافرانی هۆڵەندایان کردم، زۆر بە شێوەیەکی ناشرین، زۆر بێ ئەدەبانە. من ڤیزەم وەرگرت بوو هاتبوومە بۆ ئێران، بەتەما بووم لە تاران و تەمە خۆم شارەزام و زمانە زانم و چەند جار من لە زمانی شایە 16 شاری ئێران گەڕاوم، فارسیشم مامەسای زمانی فارسیشم و تومت. لەبەرەوە هاتمەوە بۆ تاران، برایەکی بەڕێز هی خۆمانە لەوێ ژنی ئێرانی هێنا و ڕەفیقی زۆر قەدیممانە، زۆر ساڵانی حەفتاکان بە زۆرتی هەرە چینەوە بۆ ماڵەوە. ئەوانە ماڵی لە جنوبی تاران بوو، چوون بۆ ماڵی و دوای نوێژی مەغریب کۆمەڵێک هاتون خۆیان کرد بە دەرگای و چەکدار بوو. منیش لاپتۆپێکم لەبەر دەستا و شڕواڵێکم لە پیا و لاپتۆپێک و یەکسەر هەر بە پێڵاو هات نەژوروتمە وە چییەوە چییە چی قەوماوە بە فارسی وتیان ئەڵێن عەرەبێک لە ماڵێت و خۆ عەرەبی بوون جەریمە نیە، جارێتە پێڵاوەکانت دارێ هەم خەڵکە لێرە نوێژەکە ئەمان هەمووی پاکن. عوزری هێنایە و چوە گەڕایەوە دوا و یەکیان پێڵاوەکانی داناوی تر لە حەیوانەکە وەست وتی ئەڵێن عەرەبێکی لێ، وتم خۆ عەرەبی بوون تاوان نییە، ئێ عەرەبیشی لێ نیە فەرموو ئەوە منمەوە شڕاڵەکە. وتیان جەناب دەتوانین لەگەڵمان بێ؟ وتم بەڵێ فەرموو لە خزمەتتانە. لاپتۆپەکە بێنم؟ وتیان بەڵێ بیهێنە. وتم جانتا و جلوبەرگم پێ بیهێنم؟ وتیان بەڵێ بیهێنە. وتم باشە بە حەلەقەت پانتۆڵەکە شڕواڵەکە بگۆڕم. ڕێگاندا هەر لێ وتیان بەڵام هەر لێرە خۆت گۆڕە. بەڵێ باش، هەر لێرە خۆم گۆڕی پانتۆڵەکەم لە پێ کردو بردیانم. 6 سیارە بوون گەڕەکەکان هەموو گرت بوو. بردیانم بۆ شوێنێک لە تاران، چاویان نەبەست بووم چونکە یەکەم جار کە ڕۆیشتین زۆر بە شێوێکی دڕندانە و هەروەکو کەلعادەی مخابراتی هەموو شوێنێک هاتن. دوایی لە سیارەکان لیان پرسیم وتیان جەنابەت چێ چکارەی کوردی عەرەبی؟ وتم من کوردم، من ناوم مەلا کرێکار، لە قیادەی بزوتنەوەی ئیسلامی بووم، ئێستاش ئەمیری ئەنسار الئیسلام، لە نەرویجژیم لێەوە هاتوومە، تۆش ڤیزەی ڕەسمی و پێی هاتووم. وتیان وەڵای ئێمە ئەمرمان هەیەکەوە جەنابەت بگرین. باش، ئەمرەکە لە چ شوێنێکەوە دەرچووە؟ گەر لەسەر مستەوای ئاغای عەبادیە، ئاغای فلانیە، ئاغای فلانیە، ئاغای فلانیە، بە تەسەلسول 4-5 ناوم بۆتن هەتا گەیشتە سکرتێرەکەی ڕەفسەنجانی کە بوو بە مدیری ئەمنی قەومی ئێرانی. یەکیان بە جیهازەکە قسەی وتی هەموو بزرگوارهای مارە میشناسە، یعنی هەموو گەورەکانی ئێمە ئەناسەیان پیاوە. ئیتر گوێم لێ بوو لە قسەکردنەکانی خۆیان، تەمەن فارسیش و عادی بوو، ئیتر بە ئەدەبتر بوون لەگەڵمە. ئیتیجاهی ئەو شوێنەی کە ئەڕۆیشتین نازانم بەرەو تیجایی کوێ بوو، بەڵام پێچیان پێکردین و هاتین و سەر جادەی ئینقیلاب. منیش تەمەن لە ئێرانە بووم و هەر ڕۆژانە سواری پاسە بووم هەتا ئاخر مەحەتە بزانم شارەزای تاران بووم، کاتی خۆی لە ساڵانی 1983. دوایی بردیانم بەرەو لە مەیدانی ئینقیلاب و چوینە فەرعێکە و لەوێ دایان بزانم لە دایرەیەک لێ نووسرا بوو پەیگیری. پەیگیری یعنی متابعە. اینجا عادەتەن ئیطلاعات کە خەڵکی بگرن لە پەیگیری لەوێ دایانە. باشە چوینە ژوورە و احترامیان گرتم و دایان نام لە ژوورێکە وتیان بەڵام لەم ژوورە ناجوڵی، مۆبایلەکەتمان بدەرێت و مۆبایلم پێ نییە. وتیان ئەم جانتایانە ئەبەین. وتم باشە قورئانێکی تیا با دەریێنم؟ وتیان نا قورئانەکەش دەرمەهێن. ئەیتم آخر قورئانە خوێن؟ وتیان خۆمان بۆ دێنین. خۆیان قورئانێکی خۆیان بۆ هێنان چاپی خۆیان. شتەکانیان هەموو بردوو لێوێ مامەوە. دوای وتیان برسیتە تینوتە؟ وتم نا ئەلحەمدوللا هیچ نەبرسی من نەتینوم.
وتم بس پێشم خۆشە بزانم یعنی لەسەر چییە ئەم مەوزوع. وتی وڵا ئێمە نازانین بەس مەسئولێکمان دێ هەر ئەم شەو دێ مەسئولێکیان نزیکی 12 شەو هات وتی جەنابە دەبوایە لە نەرویج کە هاتی هەماهەنگیت بکردایە لەگەڵ برایانی ئێمە. ئێوتم هەماهەنگی یعنی چی؟ من هاتوم بۆ سەفارەتتان پێشتر داوای ڤیزەکەم کردو. قانونی خۆتان ئەڵێگرت کەسێک 4 جار ڤیزەی وەرگر هاتە تاران و وەریگرتەوە یعنی ڤیزەکە چۆ تاران و وەرگیرایە لە سەفارەتەکە 5ەم جار ناڕۆ مەلەفەکەی بۆ تاران زەروری نەماوە. ئێوت من ئەو فۆرمەی پڕم کردوەوە نووسیویشمە ئەچمە کوێ من ئوتێلەکەش ئوتێل ئەتڵەس لە خیابانی تاڵقانی حیجزم کردو شوێنەکە. بەس ئەم برا بەڕێزە هادو تێ بێ نابێ هەر بێ ئەم شەو بڕۆینەوە ماڵەوە لەگەڵ ڕۆشتومەتەوە. دوای خۆ منش کابراایەک نیمەوە نەیناسن. وتی نا بۆیە هەماهەنگی بکەین. یعنی بۆیە لەگەڵ مخابراتی ئێمە قسەت بکردایە ئەم جۆرە شتانە و لەمان من چی شێکم بمایە. دوای ئەوە مامەوە لەلایەن و بۆ بەیانی کە العادە پەنیرە سوێرەکەیان هێنا و کەرێ و بێ ئەو ناخۆش خواردنان و دوای وتیان ئەگەر خۆ دەشوێەوە توانین ئەم ژوورە توانی لێرە خۆت بشوی. وتم ناوڵا بەڵام پێم خۆشە ڕۆژنامەکە بۆتان دێ منیش بیخوێنمە و ئاگام لە دنیا بێ. چونکە نزیکی 11 سپتەمبەر و یادی سپتەمبەر منیش بۆیە ئەمیز لە ئەوروپا نەبم کە یادی سپتەمبەرەکرێتەوە چکم بە ڕیشێکی درێژ و شڕواڵێکەوە ڕۆشتم حتا جارێک لە ئەڵمانیا کڵاوێکی کوردیم لەسەرا بوو کراسێک و شڕواڵێکی کوردیش خاکی هەرچوومە ناو مەسعەدەکە و کابرای ئەڵمانیا لە ترسا دەرپەڕیە دەرێ منیش وا ڕۆیشتم بە ڕیشێکی درێژی شۆ تەبان وتم بڕۆمە لە کوردستانە بمەوە کات. دوای مامەوە لەلایەن 9 ڕۆژ هێشتیانمەوە. لەم 9 ڕۆژەیە ئاغای نووریان و ئاغای حشتری و ئاغای تیمساحی و ئاغای نازان بۆقی و ئەنواع وەشکاڵ ئاغای مەسئولی مخابرات ئیطلاعات و قەرارگا هاتن پرسیار سوال جواب ئەنواع وەشکاڵ پرسیاریان کرد. ئاخر شەو وتیان ئێمەتر ئاغای ئەمیری دێ. ئاغای ئەمیری سێهەم پیاوی وەزارەتی ئیطلاعات و دوای شەهری ڕێی. من خۆشم ئاغای ئەمیریم بەوە فتکاتی خۆی بینی بوو بەس بیرم ناهاتەوە چێ وتیان ئاغای ئەمیری دێ بەڵام ئێمە لێرە ئەدبین بۆ شوێنێکی کە بردیانم بۆ شیمالی تاران برجێکی گەورە هەیە لەوێ لە نزیکی ئەوی بیرم دێتەوە نزیکی سەکەن تۆلا بوو ینی شوێنی نیشتەجێبوونی قوتابیان بەڵام لە جیهەتێکی تر خانووی شوقەیەکی تازە و ڕاقی بوو چوینە ژوورەوە و بەڵام نەشیان هێشجان تاوشتەکانیشم پێوێ. وتیان ئاغای ئەمیری دێ هەر ئینتزارمان کرد ئاغای ئەمیری سەعات 2 شەو هات. ساعت 2 شەو هادووتی ئێمە جەنابتە ناسین و یعنی مە زۆر پێمان غەریب بوو کە تۆ بووی بە ئەمیری ئەنسار الئیسلام. تۆ ئینسانێکی مسەقەفی ڕۆشن فکری زۆر دەمێک کە ئێمە ئەناسین ئەجا لە بزوتنەوەی ئیسلامی بووی لە پاکستان مامۆسایەکی جامیعی شاعیرێک متەمەکن عاقڵ دنیا دیدە چۆن بووی بە سەرۆکی ئەم جەماعەت ئەم جەماعەتە قود ناچن. وتم ئاخر مەسئولیەتی ئەخلاقی منەکە بەجێیان نەهێڵم ئەوانەش ئەهلی ئیسلامن و لە بەردەستی یەکێتیابیان هێڵمەوە هەمیان تەفروت و ناکەنەوە هجومانە یەک لەسەر یەک بکرێتە سەریان. منیش واجبی ئەخلاقی خۆمە و وەکو ئیماندارانش ڕەفتارم لەگەڵ کردم قەرزارم قەرزەکەشم بۆ داونێتەوە. وتی باشە ئەکرێ پێکەوە ئیشکەین وتم ئیشی چۆن. وتی جەنابەت دژی سەدام حوسێنی ئێمەش دژی سەدامی. جەنابەت خەتێکی سونی عەرەبە ناسی لە مۆسڵ و لە بەغدا و لەوانە حتمما پەیوەندی ئاسان نەتوانی دروستکەی لەگەڵیان. ئەگەر بتوانین ئیشێک لە بەغدا بکەین دژی سەدام حوسێن. ئێوتم ئیشەکە وەکو چی تەقینەوە و لەم جۆرە شتانە باش شوێنەکان تەحدیدکەن هەرچی شوێنە کە علاقەی هەیە بە ئەمنی عامە مخابرات جەیش ئەوانە ئەیکەم. بەڵام ئێمە گەڕێمە من بۆ لای شوراکەی خۆم لەبەر قەراری من بەتەنیا ئەنسار ئیسلام ملزم ناکە چکە من 14 ئەندام شورامە. وتیان نا خۆت بڕیار بدە مەکتەبیشت بۆکەینەوە لە تاران و مەکتەبێکی حدود وتم نا من خۆم بڕیار نادە. زۆریان محاولە کردتم نا من یەک هەنگاو ناڕۆمە پێشەوە و قسەشی لەسەر ناکەمەوە بێ مشاورەی ئەوان ڕێگامەدەنەوە ڕۆمە ئەودی و هەروکە خۆش من هەر لەو شاخانەوە هاتمەوە تەبعاً چکە بە فەزلی خوای گەورە هەتاکو ئێستاش خەڵکیی دڵسۆز و پیاوی چاک و لە مەریوان و لە دزڵی و لە گوندانەوە هەر هەبوون و هەر هەشتن و کە ئێمەیان خۆش ویست و
هەر بۆ شێوێژ هاتوومەتەوە من بۆ بیارە. دوای زۆریان محاولە کرد وتم نا من ئەوە ناکەم، ڕێگام بدەن ئەچمەوە بە وەفدی ڕسمی دێن من قساکەین لەگەڵتانە. 14 کەسن وەفدێکی 6 کەسی پێک دێنین و وابێت کە سەلاحێتمان هەبێت لێرە بڕیار بدەین کە ئەیکەین یان نایکەین. وەڵی تروتیان ئاخرەکەینە بنبەست وتم بشگەینە بنبەست من ئەمە قەراری نهائیمە. تەوا ئاغای میری خواحافیزەی لێم کرد و ئیتر تەسەورکەن برانی بەڕێزم دۆستان و ئەحباب، تەسەورکەن ڕێگایان نەدام سرم بشۆم. منیش چڵکن چەند ڕۆژە ڕاستە یەکجار لێ خۆم شد. ئەجا جلوبەرجێکم لە بەرابوو زۆر جلوبەرجێکی کۆنەی $30 چاکت پانتۆڵێت چڵکن پڵکن وتیانە دنێرینەوە بۆ هۆڵەندا. ئێوتم کاکە حالە لە قەر ڕێگامدەن خۆم بشۆم. ئاترم پێە جانتاکان وەرگرمەوە. وتیان جانتاکان ئێمە بۆ دێنینەوە ئەیهێنین بۆ مەتار. وتم ئاخر جلی پاچی تایە هەر ئەمانە فڕێدەم جلە پاکەکان لەبەرکەم. دوای عاترم پێ شتێکم پێیە ئاوا ناکرێ برا چی تۆ بۆ مەتاری ئەوروپی بەم قژ و بەم دیمەنەوە چی خۆ لە زەمەنی تاریخی کۆنەوە نهاتوومەتەوە. تووڕە بووم وتم برا مە هیچ دۆستایەتی نییە یعنی ئەوە باشە تەسلیمەکەنەوە کافران تەسلیم مەکەیتەوە مشکلە نییە، بەڵام تۆ عەلە لەقەل بە شێوەیەکی جوان و ڕەفتارێکی جوان. وتیان باشە پەیوەندیەکەین بە ڕەفیقەکەتەوە جانتاکەت بۆ بێنە بۆ فڵان شوێن. سەعات 4 بەیانی تەلەفۆنیان کردو بۆ کابرای داما و هەر تۆقی 4 بەیانی وتیان ئەتوانی جانتاکەی مەلاکرێکار بێنی بۆ فڵان فولکە. خۆشمە منیشیان برد بۆ ئەوەی خواحافیزەی لێ بکەم و جانتاکەی لێ وەربگرم و بزانم کەلوپەلەکانی خۆمەوەمان. ڕۆشتین فولکەکەی لێ تێک چوو بوو لەو فولکەیە بڕۆ بۆ فولکەی چکە سەعات 4 شەوە. جلوبەرگەکانم وەرگرت و هاتمەوە بۆ ئەوێ وتیشان 6 بێ لە مەتار بین. هیچ مەجال نەماوەتە بوو بە سەعات نزیکی 5 وتم کاکە هەر عەیب نەبێت لە ئاو دەستەکەیە بە 2-3 مەسینە ئاوەکەم بەخۆمە. سابوونتان لایە وتیان ئەو سائیلەمان لایە. هەر بەو سائیلەی کە دەستی پێشوێ عیب نەبێت دوای دەست بە ئاو گەیاندن هاتم خێرا سەر و سیمای خۆم پێش خۆم پێ کەفاوی کرد و 2-3 مەسینەم کرد بە سەر ماو خۆم وشک کردەوە تەواو هەر بەجلەکانی خۆم وشک کردەوە کۆهنانم فڕێداوانی ترم لەبەر کرد و هێنانم بۆ مەتار. هێنانم بۆ مەتار 1 سەعات لە گەراج ڕایان گرتم لەناو سیاراتەوە هەر ئەوان دابەزیون و هەر منیتیام لەگەڵێکی چیترا تومەز ئەم ئالمە و سالمەیان کردووە لەم مدەی سەعاتەیە پێشتر پەیوەندیان کردووە بە سەفارەتی نەرویجی و تویانە کابراایکی قاعیدەمان گرتووە جەواز سەفەری مزەوەری نەرویجی پێ. ئەمانیش حەریز بوون لەسەرەوە کە بیبینن کابرا ببینن تویانە ئەینێرینەوە بۆ هۆڵەندا لەبەرەوە لەوێوە هاتووە بلیتی ئێوەی پێ. منیش ئاگام لە وەزانیە من لە ناو سیارەکانم لە ناو گەراجی سیاراتیش نوێژی بەیانیم چوو کاکە دەست نوێژێک بشوم بمەنە شوێنێک هیچ داروبەر قسە بکاوەناڵ و دەستور دادەن. کابرای سەفیری نەرویجی هاتووە بۆ مەتار هەر ئینتیزاری کردووە بەڵێ ئێستا ئێستایی هێنن وەڵا نەیان هێنا تاخیر بوو. تەواوی تر چارەکێکی مابوو تارەکە چارەکێکی مابوو کە ئەفرێ بە پەلەپەل بە منیان وتیان دەرچێ خێرا ڕاکەین. یانی تەسەورکەن من جزدانەکەم بە زنجیرێک بەستبەوە بە پانتۆڵەکەمەوە نیان هێش زنجیرەکەش لەگەڵ خۆم ببم لە تەفتیشکردنیانە. دوایش کە ڕۆژی نەناو مەتار من بەو ڕیشەوە ئەوان هەموو بەدەمان چەوە زانرێ هەمویان معلومن ئەوانم ئەمنی مەتار ئەو عالەمە هەمووی ئاوە سەیری منیانە کرد ئەم تەیارە زلە ڕاگیر کراوە بۆ ئەم ئاخونە ئەمەش خوای زانێ هیچ شوێ هاتۆ $7 بباتەوە چکە نەزری ئەهلی ئێرانی تەمەن بەرامبەر حاکمەکانی ئەوەندە متەشائیم بوون ئەوەندە ڕەشبین بوون ئەوەندە حکمێکی فاشلیان کردووە و دایناسۆر سەریان بچووک و کەلەیان گەورە بۆ و کلچیان گەورە بۆ یۆشێنن خەڵکەکەش بێزار بوون لێیان. والحاصل ڕۆشتم گەیشتمە ناو تارەکە و هەموو جانم ئارەق بوو ئیسراحەتێک گەیشتمە هۆڵەندا بلیتی خۆمم پێ من بلیتی گەڕان ڕۆشتن و سەفەرەکەم هەردووچی لە سخیپۆڵەوە لە مەتاری ئەمستردامەوە بڕیوە بۆ تاران ئاگام لێ نیە بلیتەکەیان گۆڕیوە نووسیویانە بۆ سیاحە و 1 سەفەریشە ئەم شتانە تەمانە پرسن لە مەتاراتە دایمە ئەم شتانە مەسئولەتی لەسەر لە ناو تارەکە وەختە کە دابەزین گەیشتینە دابەزینەکە ئەچینە ناو ساڵەی مەتار
دووسێ جوندی وەستا بوون، دووسێ پۆلیس وەستا بوون، یەکیان سەیری مەچەکی خۆی کرد و سەیری منی کرد، وتم بەخوا ناوەکەمی قورس، ناوەکە نەجمەدینە بۆ ئەوروپیە کە تەمان قورسە، سەید ناوەکەی کرد و بە قورس بینێتی هی نەجمەدین. دوای من گەیشتمە لای پێشمنێکێکی ئەفغانی بوو وەلحاصڵ دەموچاوێکی ئاوا، ئەوی لادا و پرسیاری لێ کردو ڕۆژ، دوایوتی جەنابیش دووەرێرە و تەماشای کردوتی ببوورە جوازەکە تەزویرە. من ڕقەمی پۆلیسم لەسەر جوازەکە نووسی بە لە وەرەقەیەکەوە پێم نووساند، وتم بەڵام جەناب دەتوانین تەلەفۆنکە ئەوە هی پۆلیسی ئۆسلۆیە، جوازەکەم لێ وەرگرت. تەواوتی جەنابەت باش من تەلەفۆنەکەم بەس ئێستا جەنابەت دەتوانی بێ بۆ ئەو ژوورە. هەر هاتمە ئەو ژوورە و مخابراتی هۆڵەندی هاتن، ڕسمێکیان هێنا هی کابرایەکی کوردوتیان ئەم ڕسمە ناسی، وتم بەڵێ ناسم، وتیان نەزانی لەکوێتم نازانم، وتیان بینی وتەوتم بەڵێ لەکوێتم لە هۆڵەند، ئەی پەیوەندەکانت چۆنوتم هیچ نازانم، بەسەوەندا زانم گەنجێ بوو لە مزگەوت، دوتی من ماڵم لێرە، و دوای من محاڵزەرەکەم دا و خەڵک هاتووە گەڕام بە ئەوروپایە، ئەویش منی بردەوە بە ماڵەوە، دوایش وتی فڵان کەس هیچ شتێکی تری لێ نازانم، هیچ پەیوەندێکی تریشم لەگەڵی نییە، تەواو زانی جوابی نادەمەوە. ئەو ڕۆشت و دوای ئەوە سیانی نەرویجی هات، نەرویجەکان هاتن وتیان ئەوان اعتراضیان لەسەر جوازەکە گرتووە، پێمان وتون کە جوازەکان هیچ شکالێکی تیانە و جوازەکە تەواوە و بلیتەکەشت ئاوا بووە، ئەنجە لەوان زانیم کە بلیتەکە ئاوایە. ئەوانیش بۆیان باس کردم، وتیان ئێمە ئاگامان لێ بوو کە جەنابەت دەیتەوە و سعات ئەوەندە دەرچووی، سعات ئەوەندەژە گەیتێرە، چکە سەفارەتمان لە تاران پێی وتبووین. ئەم هەندێک زانیاریانەی تر دوای ئافتن پۆستن نووسی، خۆشم لە کتێبەکەمان نووسیومە بە نەرویجی. دوای ئەوە ئەمان زۆر مؤدەب بوون نەرویجەکان، بە ئوسلوبێکی جوانیش قسەیان لەگەڵ کردم، وتیان هیچ شتێک لەسەر نییە لێرە، ئێمە هاتووین ئەگەر ڕازی لەگەڵ ئێمە بێیتەوە ئەڕۆینەوە، ئەگەر ئەژڵێی خۆت بلیت پێی بڕی یا شتێکی ئاوا، ئێمە بە KLM ئەڕۆین خطوتی ژەوی هۆڵەندی، ئێستا بزانین ئەگەر جێگامان بۆ دەبڕین بلیت. دوای هاتنەوتیان جێگانی ئەمڕۆ بێ سبەینێ بێ، کەوا بتو خۆت سبەینێ وەرەوە، وتم تەوا باش خۆم سبەینە دێمە و ماڵتان ئاودان بێ و $1000 پێ وتم پارەم پێ و بلیتیژە بڕم و دێمەوە، تەواو وتیان تر ئێمە لەوێ استیقبالت دەکەین. بۆ شەو سەعات 12 شەو کابرای پۆلیسەوە لەوێ تەوقیفم لە ناو مەتارە، هادوتی تۆ گیراوی، ئێوتم ڕاستە زانم، وتی نازانی، وتی مەبەستم ئەمە نییە ئێستا معتەقەلەبی ئەگیرەیەت بم بۆ سجن، وتم بۆ؟ وتی تۆ هیرۆڤینت فرۆشتووە لە ئوردن. هیرۆڤین طبعا کەلیمەکە دراگی پێوترە، یعنی ئەنواعی مخدرات، منش کەلیمەکە تێنەگەیشتم کە دراگ یعنی مخدرات، وتم هیرۆڤین ئاوا یەس دراگ، تێوە پێڵن دراگ، ئێوتم لەکوێ فرۆشتمە؟ لە ئوردن. وتم ئەو وڵاتی لە بینی فەڵەستین و عێراقایەتی؟ بەڵێ ئەوەی کە لە بینی ئیسرائیل و عێراقای. ئێوتم من نەجمەدین فەرەج؟ تی بەڵێ تۆ نەجمەدین فەرەج ناسراو بە مەلاکرەکە. هێتەوە وتم وەڵا برا ئەنجا ئەوەندەش گومانم باشمان بەرامبەر ئەوروپی هەبوو، ئێوتم قابل لە درۆ بکە، ئێ باشە خۆ من نەچوم بە ئوردن هیرۆین بفرۆشم، کوڕە بێ من خۆم درۆ بکەم، یا ئەو کوڕەوە زۆر ڕاست گوێمانە وەک مەلایکەتن چۆن درۆکە لە خۆیەوە. دوایی کە کەوتمە دادگاکانیان شارەزای نەفسیەتی ئەوروپی بووم کە چی چۆن درۆ دروستەکات لە سفرەوە دروستێکە، بۆیە ئەم 20,000 ئیتالیان پێکا و باە، ئەڵم بڕۆ منەتن نەبێت چیەکەی بیکە، نەمە حامیەگرم نەئیر خوێنمەوە نەمە لە فێکمەوە وەرەقەکانیشم مەدەرێ کەڵێ نێرین ئەهلە و سەرلانە ڕۆم لەگەڵتە، ئەوەندەم لەگەڵیانە ڕەفتار کرد، تەواوم هەموو درۆزنانە. وەڵا دوایی وتی تەواو تۆی تر گیراوی، ئێمە ئەدوێن بۆ سجن، بردیانم بۆ سجن. وەختەکەم زانی کۆماندۆسی خۆیان هاتن، هەموو سیلاحیان پێ و دەستیان لەسەر سنگم گیر کرد، ئاوا یەلێکێکیان لەبەرکردم بە عەکسی هەموو جاران و کە لە بچی خەڵکیەوە دو عینێکێکی پلاستیکیان لە چاوم کرد، خستیان مەسیارەیەکەوە مەقادەکەیان بەرز کردەوە بۆی سەرم ئاوای لێبێ، ئیتر هیچم نەبینی، دەستیشم لەسەر سنگم ئاوە. ڕۆیشتین
مەسافەیەکی زۆر ڕۆشتینەوە الحاصل دوای گەیشتینە سەر جادەی سەریع خۆشم تەمان هۆڵەندا زۆر چوو بوو زیاد لە 20 جار چوو بوومە هۆڵەندا لەوێ پلاستیکەکان لە چاوم دەرهێنا کە سەیرم کرد بە تیجاهی دۆر درەختە ڕۆین بەرەو جنوبە ڕۆین دوایی فکرم بۆ چوتم نا ئەمانە فڕاندنێکە هەروەکو ئەوی ئۆجەلانە بەڵام تەکبیرێکەکەن یان لە شوێنە من بەرەڵاکەن و تەواوی تر من ئەوان چ دلیلێک لەسەرەوەی کە من لەگەڵ ئەمانە بوو نەوەرەقەیەک و نە ڕسمیاتێک و نە هیچ شتێک و والحاصلی تر بردیان بۆ سجنێک چەند طەبەقە چووینە ژێرەوە بۆ ئەرزەکە 7 جار لە 7 دەرگا لەولەبێکیانە سوڕان بۆ ڕقەمێکی ئەلکترۆنی ئەنجا کلیلەکە لەولا ئەکرایەوە ڕۆشتینە ئەم شوێنە ڕوتیان کردنەوە و شتێکیان دامێ وەکو گوێنی بەس شوێنی ملەکەی هەبوو قۆڵی وەکو تەنورەش تاکو سەر ئەژنۆم هەرەوەندە وتیان فەرموو بچۆرە ژوور چوومە ژوورەکە و ژوورەکەش سندوق بوو یعنی هەروەکو حەوزێکی ئاو تەنانەت سوچەکانیشی ئاوان نەبوون سوچەکانیشان پێچ پێ کردبووە هیلالی عیب نەبێ ئەو دەستەکەش ئەوتم باشەوە پەنجە بەکوانم بۆی بڕاتە دەرێ وتیان بە ئێماڵێ ئێمە لە دەرەوە پەنجەی پیانی ئێوتم کوپی ئاو شتێکم بدەنێ کوپی ئاویان هەناوتیان ئەگەر 5 دقەنەی خۆیتەوە کوپەکە خوسێتەوە یعنی شتێکی زۆر سەیر لە وڵاتە ئێکاکە مەلا بەختیار ئەمە چیرۆکی ناردنەوە کە بوو بۆ ئەوروپا ئەنجا دوایەوە کە گەیشتیشمەوە نەروێج ئەوە ساحەب تەڵەکە هات ئەنجا ئێوە لەو زەمانەوە 17 ساڵە من ئەدرم بە دادگا و بە زیندان و دێم و ئەڕۆم و باکم پێینێ و 62 جار لە دادگا و بەخوا کاکەجان یەک زەڕە نەتەنازولیشم بۆ کردوون و ئەو دینەی بڕاشم پێێتی کە خلافەتی ئیسلامی ئەبێ بێتەوە ڕقەمێ بین قورسترین ڕقەم لە نێو معادلەی نەو دەوڵەتیە بەخوا قەسەم تەنازولی نەبوو تۆ نەبوو ئەمریکا نەبوو ئانیتر لێ ناکەم بۆچی لە نەروێجم ئەگەر بموتایە بە پارتیشم بوتای باشە دێمەوە بۆ ناوچەی تۆ کەریم سنجاری و فەرم با بڕۆینەوە و شێر زێباری و فەرم با بڕۆینەوە بەڵام من مساومە لەسەر یەکەم لەسەر دینەکەی خۆم نایکەم و سادقم لەگەڵ خوای گەورە سادقیشم لەگەڵ مسلمانان دووهەم لەسەر ئەو موچەی 3 ساڵە یاری بەو خەڵکاکەن من مدەی 3 ساڵە زۆر تووڕم لە پارتی وێچێتی مەجای هیچ مساوایەک نەماوە کە شتەکانم هەمووی سووتانوە چونکە مەجای هیچ شتێکیان نەهێشتەوە لەبەرەوەی ئەو خەڵکیان ئەوەندە لە دووزاقنا کەرامەتیان ئازادیان ئینسانیەتیان ڕزقیان موچەیان لەبەرەوە من لەونەوە کەسانە نیم نەمساومە لەگەڵ ئێران بکەم بەخوای ئەرز و ئاسمانەکان قەسم خۆتۆ سوێندە لەسرم نییە کاک مەلا بەختیار و ئەو کەسانەی تریش و بەخوای ئەرز و ئاسمانەکانیش سادقم 2 جار مەحمودی ئەحمەدی نەژاد وەفدی نارد بۆ ئێرە بۆ ئەم ئۆسلۆیە کاکەوەرە لاپەڕی سپی هەڵەدەینەوە ئەدبینەوە ئێمە بە سیارەی دیبلۆماسی ئەدوین تا ستۆکۆڵم لە ستۆکۆڵمش جواب سەفەری خۆمانت بۆکەین وی دیبلۆماسی و ڕێتەوە بۆ تارانوە دوێنەوە بۆ کوردستان ئێمە غەڵەتمان کرد بەرامبەر جەنابەت وتم بەخوا قەسەم نایکەم وتم نایکەم چونکە گەر ڕاست دەکەن ئەو خەڵکانەمان کە لە زیندانن لە ناو لای ئێوە ئێمە 7 کەسمان لە بەفرەکەیان ڕقبوونەوە بە برینداری هەموو مردن لەو شاخە کاتی ئەمریکایەکان لێیاندان و ئەوانە چوونە ئەودی و بەفر وزستانیش بوو کە ئێرانەکان ڕێگایان نەدا ئێمە معاناتی خۆمان مەگەر نەچاوی خەڵکەکە ئێستا خەڵک نازانێ و تاریخە چۆن ڕوویداوە جاو مەزڵومێتی کە هات بەسەر ئێمەیە ئافرەتی گەنجی جوانی خلیجی جامعەمان شوێ کرد لەو لاوە هەسایش بۆیە چوون بۆ کەس و کارەکان و ئەوە خزمی مەلاکرەکارە نەیخوازە دوای مارەکردن تەلاق قەدرایەوە ئەمە جگە لە زیندانیەکانمان لە شەهیدەکانمان لەو هەموو معاناتی چێشتمان لە هی احتیلال لە هی پارتی لە هی یەکێتی پۆستاڵی ئیسلامیەکانیش لەسەر سەرمان 11 ئەندام سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لێ خوێندین و جنێوی پێداین ئەوە مەدخەلەکان لەولا بۆستێک کە جاسووسیان لەسەرە کردی کاکە مەلا بەختیار معلومە لەسەر چی دەست بەسرم لە نەروێج ئەمەیە معلومە لەسەر چی کوردستانم بەجێهێشت ئەمەیە معلومیشە لەسەر چی لە ئێران دەربازیان کردید ئەڵێ هەموو ئەمانە ئەزانی بەخوا نەتزانی ئەوانەی کە پێم وتی هەموو ئەوانن هیوادارە معلوماتەکانیش ڕاست بن و بەڕاستیش گەیشت بن بە جەنابەت